دەی خاکەلێوە لە مێژووی کوردستاندا ڕۆژێکی ڕەشە. لەو ڕۆژەدا لە ساڵی 1326 هەتاوی پێشەوە قازی محەممەد سەرۆک کۆماری تاقا کۆماری کوردستان لە سێدارەدرا. 71 ساڵ بەسەر ئەو ڕۆژە تێدەپەڕێت، بەڵام هەموو ساڵە گیادی ئەو بە زیندوی ڕادەگیرێت. پێشەوە قازی محەممەد ساڵێک و 2 مانگ و 8 ڕۆژ پێش لە سێدارەدانی لە 30 ئاداری 1946 لە گۆڕەپانی چوارچرای مابات دامەزراندنی کۆماری کوردستانی ڕاگەیان. نزیکەی 11 مانگ سەرۆکایەتی ئەو کۆماری کرد، بەڵام دواتر لەلایەن حکومەتی پاشایەتی ئێرانەوە هێرش کرایە سەر ناوچەکانی ژێر دەسەڵاتی کۆمار و قازی محەممەد بڕیاری شەڕنەکردنیدا. دوای خۆبەدەستەوەدان قازی محەممەد لەگەڵ حەمە حوسێن خانی سەیفی قازی ئامۆزای و ئەبولقاسم سەدری قازی برای دووجار دادگایی کران. هەرجاری دادگایی چەند ڕۆژ درێژەی کێشاوە. دووەم دانیشتنی دادگا لە 28 ئاداری 1947 دەستی پێکرد. 2 ڕۆژ بەردەوام بوو، تێیدا بڕیاری لە سێدارەدانیاندرا و جێبەجێش کرا. وەکیلێکی تەسخیری بۆ گیرا بوو بە نێوی سەروان شەریفی. سەروان شەریفی هەموو ڕۆژێک کە دادگایەکان دەکرا دوای تەحتیل بوونی دادگایەکەی دەهاتە کردبابم، گزاریشی ئەو ڕۆژەی بە بابم دەدا کە ئەو ڕۆژەیە ئاوا بووە، قازی ئاوای دیفاع کردووە، ئاغای سەدر ئاوای دیفاع کردووە، هەتا ڕۆژێکی هات پوڵیان دابۆیە بە سەروان شەریفی کە دیفاع بکە. پوڵەکەی هێناوە، کوتیە من دیفاعم پێلەوانە ناکرێ، ئەوانە یەک زەڕە کوتانیان، یعنی دەواقعدا ئەوانن دەوڵەتێ محاکەمە دەکەن، نە دەوڵەت ئەوانە محاکەمە بکە. پاشان کوتی سەرهەنگ فیوزی ڕئیسی دادگا بە پێشەوە قازی محەممەدی کردو کوردەهای سەکسفەت، ئەویش بە سەندەڵیەکەی لیداوە. پێشەوە قازی محەممەد لە دوای خۆی وەسیەتنامەیەکی سیاسی جێهێشتووە. تێیدا داوا دەکات کورد متمانە بە غەیری خۆی نەکات، پشتی یەکتر بگرن و بەرژەوەندی گشتی نەکەنە قوربانی بەرژەوەندی تاکە کەسی. هەر میلەتێک یەکێتی و تەبایی نەبێ، هەردەم ژێردەستی دوژمنانی دەبێت. ئێوە گەلی کورد هیچتان لە گەلانی سەر ئەم گوێی زەویە کەمتر نییە، بەڵکو لە پیاوەتی و غیرەت و لێهاتوویی زۆر لەو گەلانەی کە ڕزگار بوون لە پێشترن. ئەو میلەتانەی کە لە چنگی دوژمنە زۆردارەکانیان ڕزگاریان بوو وەک ئێوەن، بەڵام ئەوانەی خۆیان ڕزگار کردووە یەکێتیان لە نێواندا هەبووە. قازی محەممەد لە ساڵی 1900 لەدایک بووە. جگە لە کوردی و فارسی شارەزای لە زمانەکانی عەرەبی، فەڕەنسی، ئینگلیزی و ڕووسی هەبووە. لە سەردابی بابوو باپیرانی دادوەر و بۆ ماوەی 2 ساڵیش بەڕێوبەری فەرمانگەی کلتوری مەهاباد بووە. ئەندەمی کۆمەڵی ژیانەوەی کورد بووە. لە سەردەستی ئەو ناوی کۆمەڵەکە بۆ حەزبی دیموکرات گۆڕدراوە. ئەو حەزبە ڕۆژی لە سێدارەدانی قازی محەممەد با ڕۆژی شەهیدانی کوردستان دەناسێنێت.